هاوڕێیان چۆن ببورن ڕێز و خۆشەویستی ڕێز و خۆشەویستی سەرچاو کاکە چییە سەرچاو بزانین دەنگ و شت چۆنە بەڕێزە نازانم نەمام لا ئەوە ئەگەر باش نەبوو سبەی بۆتان دەکەم بە ڕۆژ زانیاری گرنگکیە ئەگەر باش نەبوو سبەی بۆتان دەکەم لە دەستە من نییە برادرانەوە لە خێربێن سەرچاوی ئێمە سەرچاو دەست پێ دەکەینەوە ئێستاکە دەست پێ دەکەینەوە زۆر باشە کاک هەرێس بەڕێز هەرێس دەنگ باشە عیبینێ وەڵا باشە شت عیبی نەبی زۆر مێیمە هاوڕێیان لە دەستە منیان دەزار شت ڕوو دەدا خێربێن سەرچاوی ئێمە سەرچام ئێستاش کە دەرچووم لە دەرەوەی ئەوەی من بوو هاوڕێیان من ئەو شتانە دەکەم دای ئەوە پچڕ پچڕی دەکەم بابەت بە بابەت با بدایات لەسەرەوە دەست پێ بکەین هاوڕێیان هەتا ئەو برادرانە هەندێک خردمنەوە بەداخۆم پێم ناکرێت لە پەیجەکانی تر ئەوە بکەم بە هیوام ئەو یەک دوو بەڕێزەی ئەدمینن لەگەڵم ئەگەر پێیان دەکرێت لە پەیج ئەکاونتەکانی تر بڵاو بکەنەوە ئەگەر پێیان دەکرێت بەڕێزان یەک ئەو برادرەکێ زۆر پێم دەڵێ تخوا باسی دارچاندن بکە ئەڵێ لە هەولێر وەزعەکە زۆر شڕە بڕوا بکەن هاوڕێیان سەیر مەکەن هەموو شت بە یەک ڕۆژ نەتیجەکەی بە دیار ناکەوێت یعنی ئەوە تاوانشی زۆر گەورەیە هیچ لایەنە ئامادە نییە شەڕی لەسەر بکە و دەست بینین ینی پارتی وعدی دادای بێخیرە هەمووی درۆ دەرچوەکو مەلهە و دیسکۆکان ئەوانش بە هەمان شێوە بەلای کەم بە خۆتان دیفاع لە ژینگەی خۆتان بکەن دار بچینن هەوڵ دەنجەوەشی ئەوە بدەرێ ئێستا وەرزی دارچاندنە بە هیوام بە خۆتان دیفاع لە ژینگە و شاری خۆتان نەکەن بڕوا بکە ئەو دەسەڵاتە قەترێک لە نەوتی خۆی بە هەمووتان نادات بە هەمووتان نادات هاوڕێیان بەدەرلەوە مەسرور بارزانی واژووی لەسەر لە دوای هەڵبژاردن کە ئێران کەس نازانی چ بەرتی لە چاندایتە ئێران کاوا داهاتی کومرگەکانیان قسە ناکە حکوومەتی عێراق دادگای فیدرالی جارێ ڕاگرتیا تەوانا و شەڕی ئیسرائیل و ئێرە ئەمریکا و ئێران جارێ بوویتە خێر و بەرەکەت لەو پارتی بەس ئەوە کاتیە بۆیە ئێران ئەگەر سیرکەی بۆ ئەوەی ئێران ببورن بە سەماعەکەی تێبێخین بۆ تەساهول لەگە پارتی دەکاتن لەو ڕوانگە شۆ لەو دیزاینەی هاتە پێش ئەگەر ناوەزئی پارتی زۆر شڕ بوو هەموو ئەگەرەکانەوە بوو بیسی کورسی بینی و قبول نەکاوەی تر وەزعەکە تێک دەچیتن ئەوە دەبی بۆیە ئەسەدی قونسڵی نوێی ئێران مەسرور بارزانانی 4 مانگ بوو ئیمزای نەدەکرد ڕۆژێک دوای هەڵبژاردن کردی من هەندێک لەو خەبەرانە دەڵێم هاوڕێیان بەس لە بۆ هەندێمانی بزان لە پشت پەردە چ هەیە چ نییە سیارەکانتان هاوڕێیان لە دهۆک یەکێک لەو چالاکوانانە لە بن سیارەکەی جیهازی تەنەسوتی پارتیدانایە کامەشتی قێزەوەنە پارتی دەستی لە بۆ دەباتن بەداخەوە هەرچی دیاردەی قێزەوە نەدەینیتن خراپ نییە ئەوانەی کە مەسەلەن چالاکوان لە خۆیان دەترسێن زۆر یعنی هەندێک کەنە باگاتان لەوەبی لە بن سیارەکانتان جیازەکی بچوکی ئەوەندە جێ لە دەنگ ڕادەگرن بەداخەوە هەرچی ئیش ئیز و قۆڕە چەند ڕۆژێک مەفعولی دەبی دوای پاترەکەی دەمریتن خراپ نییە ئەو شتێ بکەن بە ڕێزان یەک دوو شتێکە سەریع بڵێم ئەتا ئەو برادرانەش دێن فاروق ڕەفیق لەگەر ئاوا میدیا ئەوڕۆ ڤیدیۆکان لێرە ڕەش کردەوە بەس لە شوێنی تر زۆر مایە لە سناپ لە تیکتۆک و لە دەیان شوێنی تر مایە بەڵام لەگەڵ هەموو ئەوەش من دەمە یەک دوو قسە لەسەر جوانی کۆمەلگا بڵێم خەڵکی مە زۆر ڕەش بینە لایەنە هەرە نێگەتیفەکەی دەبینی هەموو پۆزەتیفەکان نابینی تۆ سیرکەوی لەگە دەسەڵاتە چەند قێزەوەنا یەک دوو نمونەی ئەخیری باس دەکەم سەنابەر زنجی لە ماڵەکەی خۆی بوو کەس نەیدەزانی چییە خەڵک چەند خۆشی دەویست نەدەمو چاومانزانی قەڵەوە لاوازە جوانە ناشیرنە خەپە باریکەلەی خیارانیە کەس نەیدەزانی هاتە دەرێ بڕوا بکەن هەمووتان لە بیرتانە لە سلێمانی کۆنسێرتەچی کرد لە گەرمەی کڕۆنا 45 دەقە تاخیر بۆ خەڵکە چاوەڕێی کرد ئەوەندە خۆشیان دەویست
کەچی دوای ئەوەی ئەوها بە شانوباڵی ماڵی بارزانی پارتی دە هەڵگۆت لە سلێمانی کۆنسێرتەچی کرد 20 کەس نەچوو. ئێستا لە کچی کۆنسێرت و ئەوە بوویتە کچیسی دەنس و شەوانی دەگ و ڕەقس بەهرەکەی خۆی خەڵک چەند سزایدا چەند ڕسوایان کرد. وەرەسە فاروق ڕەفیقی ئەو فاروق ڕەفیقە لە عەبدەی شوبات خەڵک چەند خۆشی دەویست چەند ڕێزی دەگرت تێم دەگەی ئێستا کە خۆی دۆڕان من هیچ پۆستەکەم نەکردیە 20 پارتیەک جێنم پێ نەدایان خەڵکێکەیە ئەزیەتی خزم و کە سوکاریم دا قسەم پێ نەڵێ 1700 کۆمنت لای من نووسرا بوو 1700 500 سەیر کرد بە پارتیەکانیشە هجومی سەمنیان نەکردبوو بە پارتیەکانیشە هجومی سەمنیان نەکرد بوو هەمووی ڕسواکردنی بوو نەکەر ئەوە لە ئاوا میدیا وتارەشیدایە بڕۆن سیرکەن دژی من تێندەگەی بزانن بڕۆن سەیری بکەن ئەگەر 1500 کۆمنتە 2 کۆمنت مەدحیان کردبی 2 کۆمنت دیفاعیان کردبی هەموو هجومی دەگەنە سەرێ ئەوە جوانترین شتی خەڵکە بەڵام بڕوا بکە ئەوانەی هجومی ئێمە دەکەن خەڵک بەڵێ شاو زانیاریمان دەداتێ من هەندەشتی سەرپێیتان پێ دەرێم بڕوا بکەن گوتە بێژی حکومەت جوونی بە مندا لە تەلەفۆنشی یەکسەر لە تەیراوەی گوتیان بڕۆ پێ برێ خەتاب تەیراوەی چێە نامەم لۆ ناڕم خەتاب تەیراوەی چێە فاخر هەری جوونی پێدام گوتیان بڕۆ باسی حاڵەتێک بکە پێم ئەیبە بەعسکەم دۆ جێ و کەپووی بڕە فاخرە لە بەوان دێ بەس ئەم نەخلاقیان بەعسم نەکرد وتم کاکە لێگەڕێەوە جێ و کەپیان لۆ بڕە بەنمونە بەهجەت مەسیفی جوونی پێدام کرۆوەتەوە کۆنە بەعسی پێشمەرگە بردی وابە یعنی قەزدم ئەودا ئەو خەڵکەی بەتایبەتی هەولێر لە هەولێر ئەمە زیاترەوە منە شەرک یەکێک کە ئیهانەی ئێمە دەکاتن یەکسەر خەڵک مەلەفەکەت دەداتێ بە بەلاش دەیان خەبەرت دەدەنێ بە بەلاش ئێوە جوانێکی خەڵکە جوانێکی خەڵکە یعنی هەرچی جوونی بە مندا چکۆن هەموو جوونی ئازنسمیان بە مندا خەڵک هەموو زانیاری دەداتێ ئەو زانیارەی دەدرێتە من نادرێتە زانیاری پاراستن لە من وەگرە لۆ بە یەک فرسیام دەمێت 3 وەرناگری خەڵک لەو دەسەڵاتە بێزارە بە بەلاش ئی خۆیان بە پارەیە ئەو دەسەڵاتیان لە پشتەنایان دەنێ خەڵک کاکەوە جوانیە بە جددیمە ڕسواکردنی سەنابەرزنجی فاروق ڕەفیقەوە قیمەی جوانیە وەرە چێت دەوێ مەدح و سەنای ئەو دەسەڵاتەی کرد بە تایبەتی پارتی ئەگە نەبووە قەشمەر ئەوە دوو نمونەم لۆ هینان لە ئاخر سەناو ئەوە چ جەماوەرشیان هەبوو زەکەریا فەرهاد پیربار تێم دەگەی کورەوان نەزانین چ دەنگێک بوون بەس چوونە نزیکی پارتی چیان لێ هات هاوڕێیان بۆیە سیقەتان بە ئەو بی حاڵەتەش کەش بە سەریعی بڵێم وەرە شارستانیەتی پارتیەکان هەندێکیان من لەگەڵ ڕێزم لە زۆربەی پارتیەکان دوور لەم زانە کاکە پارتیەکانش کوڕی ئەو میلەتەن خزمە کە سوکار ئەوەیە یعنی بڕوا بکە پێیان ئەی بە دیفاع لەو پارتی ئێستا بکەن وەرە دیتان گەورەترین لۆگۆی پارتی ئەبوو چچۆ بوو تخوا مەسعود بارزانی هەموو ماڵێتان متابعی ئەبوو چچۆ دەکا چۆن شەرم لە خۆتان ناکەن دەمانچەی ئاوزێر لە ناو دهۆچێت تەقەی دەکا تێم دەگەی ئەو ڕۆچوت 3 کچی هینا ژن و کچی هینا دەڵێن کوردی ڕۆژ ئاوان بەداخەوە من ئەوە دەڵم نازام ڕا ئەوە نەیان چکو دەکرێت باشووری بن دەکرێت ئەو لێری دی بەگەیش بن یعنی ئەو عیب نییە بەس تۆ دەی ئەو دەمی ئەو پیسەی ئەو ئاودەستە دەکەی لۆگۆی حزبەکانی کە دەکەی ئیهانەیان دەکەی تخوا ئەوە ململانەیە یان زێرابخانەیە سۆ 3 کچی نایە و ماچیان دەکە و دەگە و ڕاسی دەکە ئەوە هیچ ناگوترێ ململانەی ئەوە شارستانیەتی پارتی وەرەسەیکە ئەبوو چۆیە لە سۆسیال میدیا چ کەلتورێکی قێزەوەن فرێدەدات جوێندان شتی قێزەوەن هەموو ئەوەی شارستانیەکەی پارتی چییە ئەبوو چۆیە ئەستێرەیە ئەم کۆیە کەیفیە فەرمان دۆلارە ئەبوو ڕێیانە سەرکاوە ببورن یعنی ئەوانن لەو انتخاباتەی تو تەسەوورکەن هاوڕێیان لەو انتخاباتەی هەرچی کچە مۆدیری ساقیی کۆمەڵایەتی هەیە هینایە تەلەڤیزیۆنی ڕکلامی پێکرد بەبێ شەرم ڕکلامیان لە بۆ ئەبوو چۆی کرد دەکرد ئەو پەڕی پارە و خواردنیاندایە چییە پیستری زمانی هینایتە ناو سۆسیال میدیا
يعني هو حزبك بس ديما يعني نقطة بقى معلن حملة ده كانت زين ده رقمك تور الشهرستاني دي بارتي تسير لنا هو بينسى شصت بيجي هي ولا بزانا ثقافة تشان هي مسعود بارزاني كأو بري تمويلي عندك كان خلق بمثل لودجي كاكا كتسي شي موديل ركلامي نكت لا امباير ولا جوندش كدريان كت صوفين بوتشبو بالركلامي لو بارتي نكت اوانا دز لبو همشتك دبل ويشلم لخوتام يعني انسان بالراب كهوريان برزان من كزاري وادا بينم او سوسيال ميديات زلكاو كإنسان بيزيد دبتوا تشتك فريدن ناو كوملقا ولا زين بدا ولا قصبكت خلق خردبتوا تي خلق جان او كتوا شرمع من الملاني آسي ثقافي او حزبانا من النظام لا يشتش خلقك هي ابو زاني ريتون ماجد كرة او شعب زمني احمد خليل ميديا حسين انا همو لقيت شتي وديجاتيرو اوانا دانا برهم هو كاكا يعني اشتشق زواني وانا نكل يا من بين بعض كم اگر نا خوش شرمع اوانا براسي ديجاتيرو عادي دزگای زانیاری اوانا بس ديما زور شرمع هنرمند بي ورا او هنرمندانان لگر دزگای زانیاری و ديجاتيرو اوانا بروان بيبكن برون ببرسن احمد خليل ونازم شي جيدابو لسم من اوانا مخدرات ديجاتيرو عادي مية ها برزان بمسار اوان يكس بيني كوبنويا وش من بيزنسي عند اوي قرانا كان ناسن قوايا دانا احمد بربورا كرام اوات الشيخ زناب من الباني وعدي دا استقالي دا كسي دوام دكات برنامه لسه هجماری من درکرد بس بیناتن بس دانا دتی است پیشتان دارم دانا کپیدلن دانا قطار بس سنویه کی بنایی گورم مایا اگنا سیارکی که دا آجوری پارتیا اوریان یک زانیاری که بلای بروم نتیر او روزی تو با ترکیه او معوی کشف بوا همان روش پاشتر پیش یعنی همان کات تساعدك دواتر بفروكة تشتا إيران لإيرانج أوكي وقلت دا أو تسولك دولة تشكش دانش نيكر يا كنام عنايب دا هر سلا يقنع كرت لوي أو تزوير قورة بكرات من بپرسن لوي إيران بروابكا أورو بكادرش دزقام دا قد منيه كلهم بابا ما أقام علينا نيوية بپاراسنك دلي أو بروان بيبكا كادري دزقا زانياري بپاراسن كهن لقل أيما لخط خوري باشن زانیاری من ده هاوریان قط او تمگن روزنامه‌نووس هیچ فرقی نیه لگه کاری زانیاری هنده ها تو ده به کومل گوانه تبه تا دست بگات زانیاری ورد تدقیق کردن نعزانم زانیاری ورگرتن به هر حال اره ولی که اگه نتیر چو با ایران دوی ترچه وقت خوی و او بلانه توش ده بی هموی او نتیره ملپانه برزان کابینه نوی مسرور بارزانی کابینه نوی که مسرور خوی خوش کردیه یعنی او پلانی استا الفی پارتیه دا گورده با پی او وضعی که حزبکانی تر ایچیتی بتایبت ایچیتی حسمه یعنی لگلی دبه اگه لگلی نبه در دستی در ناتی زور زحمت حتی نظرین اگه لو سروچ حکومت 75 زائد یک نبید مسرور بارزانی نبتو سروچ من ایچتیش 25 23 بدویه مستحيل من نازم او يعني پرسیمو دیان لو هندش لو وزیرگانش 50 زائد یک بازو سروچ حکومت دبی 76 بیت ایتر اگر صدفه مسرور بارزانی بو سروچ حکومت او ملی پاول بگیرم برای تو دروزنی بنمونه درود کت لگل ایمه پارتی بریانی ده هاوریان او مسعود بارزانی که و چی جارن مسرور سروچ حکومت نتي سروچ هرم گفتگو حل ناگری او رأی پارتیا دتن باوفدی دانشکاری گوتی داش بینی من آوانا تا پیدلن زودرا لبانده لگر همو حزبگان دادنشین قسل سر همو وزارتا کان دکره زیادتریش لحق خویان بدریت اوکیه بس او دو پوستا نابی بدریت هیچ حزبش او رأی مسعود بارزانیا گفتگو لسر ناکرت اول رأي ثوابتي باتيا لا استادا تكون دنياي سياسات على غور زور دكري
طبعا مسرور بالراب كان سروش حكومتي ورندا قرتو اگر او وضعي ايران واسرائيل وبودر زنبي بيشتر مثلا كاغرانزر باسي كچكو ما اگا ما لسرچاوا گبو شتي والا گوره بو همول مسروري بيزارن ك سركوتونه ولا اداره داني دولت شوازي معامله زور رقبوا زور تون بوا يعني بمند بوا بو همولينا مرتاح بو ندبوا بلام اوز عنيها همها تشتكاني زاري غوريا ها زاري غوريا برزان اوي هي اوف دي دانسان كاريدتي بارتي دشبينن نا يكسي وك فاضل ميراني اوانه تدانم همو بالي مسرور دست نيتسير تواو عود بو الله جا بوسي سروش حكومة سروش هرمي بير بدري جماع اوي استاهيا مسعود ومسرور بالريال عندها هيس كسا چين نتيري او انا كان نتير بس لو ديستك ليدان وكو برپرسه چي بارزاني بمنگوي او بابا بس اشان بار او ديستك ليدان بلو لو مسعود او كاني ايشي اوي لوقت تنگاني نتير برو اكتب يا حسين برو شمان لو جيب زيك واو صدان كواديري باراسن بالريالي دا او زاري بستناو حكومات لحزبه بستناو حكومات تا انو تشدا عن بعد زي قالوا زياتر امني لك هاو كات برزا من اشتكم كادير باراسن جيري زور خوشا ايغو قادر بالرواقع سطا هاشتاي رابورت مان همو صديك او غندلا او لقاو جني رايبات او تشولو شويني او كرت وتسطا بيستي لقر همو ازبكانو ايو اواني ترى سطا هاشتاي صديك اي باو كرو هر باز رابور سيكتري ددن پاريان ددني لو او رابور نوسينانا او تجربه حزبي دين تا مسعود مسرور بارزاني بتما بين تناو او كابيني اينده بري پاراسن که همو رابور سيك ددن كم تربو بيشت هاوريان برزان اواني كبوست وردقرن طبعا دنگوي زور بهسه اميد خوشناو او بري ناقات انتخاباتي اگر عراق لمحافظي لا تدري كبيشتر حكومتك بو بشتوان صادق لسلشي اداري اوت تواو باشا شواني ابلين فشلو نعزام سياد نا او برياري بارتي هي لكونغريان كارتي حزبيبي مكتب سياسي سركداتي بنابي هيس بوستة حكومي وبقري بويا بشتوان صادق لا تدري اوت دكري لوزارة اوقاف دنقوي بهسيا لاتنا ببي انتخابات كان دبي كأحمد كاني بستشويني أحمد كاني لنا وزارة أوقاف ووزارة الروشنبيلي أو هيا كبيدريته بس بشتوان عود بو زاغروس فتاة عود دبيتن زيغري وزيري بلاندانان بو شيد كديتا بيشدقى لأحمد كاني نزات حالي اگری زوره بيتو بيش لوزارة ناوخو يك خال هيا يعني وعد شواها بوا كان وزارة حالي بيتو بيش بەڵام مانگێک لەمەوبەر کوڕەکەی چووە لە دەستگای ڕوانگەی نێچیروان بارزانی بوویتە جێگیر دەستگای ڕوانگەی خێرخوازی نێچیری بوویتە جێگیری ئەو دەستگای ئیتر نازانرێت چکە ئەوی لەوێ نزیک تۆ ئاوت دەکری دەبتێیانە بەسەتە مانگێک لەمەوبەر نەزەت حالی وەزعی باش بوو کە بگەڕێتەوە ئیتر ئەگەر وەری نەگرت ئەو خەتا لە کوڕەکەی چی ڕێبەر ئەحمەد ناویەکێک دەبێت لە یاریدەرەکانی مەسرور بارزانی هاوڕێیان دەزانن جارەکەی تر لە کابینەکەیت کە مەسرور بارزانی دوسێ کەسی کرد یاریدەدەری سەرۆکی حکوومەت واتە جێگرت بەس لە بۆ بە قەشمەرکردنی قوبات تاڵەبانی ئەو جارە ڕێبەر ئەحمەد یەکێک لەو کەسانەیە کە دەستنیشان کرا بتە جێگیری ئەوە یاریدەدەری سەرۆکی حکوومەت واتە نائبي نيتشير مسرور بارزاني رباز حملان مرشحة يعني قفتقول لصدقري كبتابتي شو سباس نامي الحسيني هنا كان ناو سليماني باشا زور لقورانا كاني ناو سنتري سليماني ولا كديا بارتيان او تدنگ بدنا بارتي بپاره شي زوري ترخان كديا سباس نامي الحسين سورسيكا مسؤولي همو محافظة سليماني وقرميان وأوانا يعني أو دفريز أوا سباس نامه هنا بس ريباز حملان دو نقطة ضعفية هاوريان لا أوي يك كادري بارتي زور لو أنا بيزان لو محمد حاجي وأنا دارين تين لا برق بونا كورك أما أو هم قربانية من ده أو أنا سليمان بونا أوا دو ريباز حملان لو ما وانا
بەخۆی و ڕەوەندی برای کچەکیان بردیە لە هەولێرێ کە گومان دەکرێت کچە دەستگاش بی سکسیان ئەگە کردیە شتی کردە بەردەستی ئەوە وە پێشووتریش ڕێباز حەملان لەگە کچەک سەفەری کردیا من نازام چۆنە من زابتەشی ئاسایش سەرچاوەکانی من گوتی ڤیدیۆی ڕێباز حەملانمان لە دەستە تاوان ئێستا ڕێباز حەملان ڤیدیۆی لە لایەکێتیش هەیە کچەک لەگەری سەفەر کردێتە من نازام لە چێندرا ڤیدیۆی لەگە گرتی ئەوە من بەرپرسم لەوەی و بەو دوایەش کچەشکەی دەستگای زانیاری لە بۆ خۆی و براکەیان نادبوو کە براکەشی دەستگا بکۆن هەموو مەلەفی پارتی دەستگای هینا دایتە لێچێتی دایتە پارتی لە کادری ئەوە بوو ئەوە قووەتی دایتە ڕێباز حەملانی بۆ زانیاریتان برایەکەی ناوی ڕەوەندە ئەجا ئەو دوو نوقتە سکسی لەسەرە چکەوانە هەموو نوقاتە دەبتە زۆف لەسەری ئاراس قادر خۆشنا و دەنگۆ باز دەکاتن کە گوایە ئەو جەماعەتی نێچیر بوو بەس من بووزە لە ناو جەماوەری پارتی دوای ئەوەی نێچیر نەیکردە لە سەرۆکاتی هەرم نەیکردە ڕاوێژکار ئیتر گێڕی گۆڕی بۆ عایدی مەسرور بارزانی بۆ عایدی مەسرور بار دەنگ دەڵێتن ئەم دەبتمە خوێندنی باڵا ئەو ناوانە هەیە تا ئێستا دانا عەبدولکەریم کە مەشهور لە ناو کۆمەلگای کوردەواری بە دانای قیتال تاوان هاوڕێیان ئەو باسی کرد بگوتبی ئەمن لە سلێمانی یعنی پێگەم نمایە سوا بوویمە ماڵم دەینما هەولێرێ پاراستم قبوڵی پارتی مەسوول بودیان بینەوە هەولێرە لە هەولێرە دابنیشە خانی دێتە هەولێرە دادەنیشی وەزیر دەیدەنێ سەر لەنێ ئەگەر بەبەر پارتی کەوی ئاوەدانکردنەوە دەدەنێ هەم لەوە قناع پێکردنی گۆڕان تاوان ئەگەر نا یعنی دانا بە سەنەوی گۆڕانە بەڵام بە مەچینە و بە گێڕ و تێم دەگەی بە سوکان و هەموو ئەوە پارتیە ئەوە بەس ماڵی دێتە هەولێرێ پارتیە بەس بەناومایە پارتی هاوڕێیان هەندێک کەس دادنێ ئازاد بەرواری سەرپەرشتیان دەکە بۆ زانیاریتە لە ناو حزبەکان دەریان بۆ بمینێن مێن بەس ئیشی خۆتان بکەن هەمان مەعاشی پێ دەرێ مێن دانایەک لەوانەیە باشە دەشبینن ئەگەر وەزارەتی نەدرایەت من نازانم یعنی سەد بەس ئەو زانیاری هەیە ئەوەل پاراستن و مەسرور و مەسعود وەزارەتە چی دەدەنە دانای گویا تەواوی شەکانی نەکردیە تەکمیلەی شەکانی دەکە دانا هاوڕێیان من زۆر کەس گلەی لە من کرد کور کاکە لقاءکم لەگەری کردیە 6 دقیقە 7 دقیقەم بڕیە ئەوە تازە گەیشت بە ساڵی 2021 شەکانە کۆی ئەو شتانەیە من باسم کرد ئەوە ڕێی پارتیە ئەوە ناوی وەزیرەکانە بەڵام ڕەبتە بە یەکێتی پێداگرە دەرێ ئەمە سەرۆک کۆمارتان دەدەینێ بە هوشیار زێباریشەوە هوشیار زێباری سەرپەرشتی وازدام سەرۆکی دانوستانی پارتی دەکاتن دەیکەینەوە سەرۆک کۆمار بە مەرجەک سەرۆکی هەرێم لە بۆ قوبادی بی تا ئەمانی تاالبانیش هەر قوبادە دەگەی وەک ئەوە پیاوەشکە لە ناو ئەو یەکێتیە نەبیت بەس قوبادیش دیتان لەو ماوانە هاوڕێیان یەک کورتە ڤیدیۆ هەموو کە سەراتەکانی قوبادی باز دەکەن چۆن ئینێتسیرم باز کرد ئەو یان ڕەشاکردێ گوایە سەرۆکی حکوومەتیش نێچیروان بارزانانی بچکویەکێتی لەگەر نێچیری پەیوەندی خۆشە ئێستاش بە هەموو حاڵەتەکە چەندە ئەو دەگەی بەر هەموو حزبەکان کرد نێچیر بوو بەو فشانەی پاڤلی شوای پیشان دەدا کە لە پارتی زیاتر دەینیان دەگەنە ئاسیان ئەوی ئەو پرۆژەی تێکدا نێچیروان بارزانانی بوو گرنگ بەڵام ئەوە خەونی حشترە بە من پارتی کێشەی کورد هەرێمی کوردستان دەخاتە ژێر پێی ئەگەر مەسعود بارزانی کوڕەکەی خۆی نەبتە سەرۆکی حکوومەت یعنی شەڕیمان و نەمان دەکات لەسەر سەرۆکی حکوومەت بۆیە ئەو داخوازەی یەکێتی سەرکەوتو نابی بە من سەرکەوتو نابی کەسیش نازانێ ینی بەڕاستی چۆن دەبی چۆن نابی لە هاوچەشەی سیاسی زیاتر کۆ دیتمان چێ لە بڕایە بوو مەسعود بارزانی استقالە لە سەرۆکی هەرێم بتە یعنی پەرلەمانی داخست حەیای کوردی برد هەموو شتێکی کرد ئەو بەدەستی خۆی استقالەکەی نووسی کەس نازانی ئالان حەمە سەعید ڕێخستنی پارتی زۆر لای نامرتاعن فازڵ میرانی گوتبووی ئەگە مەسعود بارزانی بەجێ ڕێخستنەکەم کە نابێ ئالان حەمە سەعید دابنێت زۆر مکەسەرات زۆر کێشەی هەبووە تر ئەوە تابقی پارتی هاوڕێیان
ئەوەی زیادە نەزەت حالی و دانا ئەحمەد مەزید و ڕێباز حەملان و ئەوانەی هەیە ئەوانی تر محەممەد حاجی ئەوانە هەموو لە یاریدەدەری سەرۆکی هەرێم لا دەدرێ یەکێتی پێدا دەگری بە ڕێزان لەسەر ئەوەی کە ئەو پۆستانە ئەوە بی یەکێک لەو سیادانە ئەوە بی بەس مەسعود بارزانی ئەوە نقاش تێدا نییە لە زەمانی ئێستا یەکێتی وەزارەتی زیاتر دەدەنێ بەڵام ئەوەی ناکەن بەڕێزان دوایین بابەت بێمە سەری 13 کەسی سەر بە شاڵا و کۆسرت یان یەکێتی ئەوانەی لەگە شاڵا و کۆسر ڕەسوول عەلی چوونە پرسەی ئەو پرسەی لە مزگەوتەکە کە بووە لەگە ماڵی ئەلکەی سابر ئەلکەی بۆ کێشەیان ئەمر قەبزیان و دەرچووە کەسی دیاریشیان تێدا هەیە ئەو کەسەی گیرا جاسم بانی مارانی سەعاتێک 2 ساعت بەر لەوێ من بێم بەردرایە ئەوە شتەشی بەسەرێک باشە ینی نەتەپێک دادان و گرتن و ڕفاندن چکار باخیری شەڕۆک لە بەرەو شەڕ دەڕوە بەریاندا بە 13 کەسیت کە ئەوانەی لە ڤیدیۆ بوونە لەگە شاڵایی بنە بەس ئەمر قەبزەوە شاڵاوی دەرنەچێت تووڕاتێ هاوا شەڕەکە لەسەر شاڵایی بووە لۆ شاڵاوی بووە ئەی باشە لۆ ئەمر قەبزەوەی دەرناکەن لۆ هەرچی لەگەری بووە سواری سیارە بووە ئەمر قەبزیان لۆ دەرکرد ئەو جاسمە گویا لە خراپی لە یەکەچیاندا ئەڵێن ئەوەیە ڕقەمی پێی 45 بم بوورە کاک جاسم دەرێم هیچ عیب نییە یعنی دەستەی ئینسان هەرچی بی ئەمن کورت 6 سانتیمەتر هیچ عیب نییە گرنگ ئێرەم خیانەت نەکە تاوان نەکە شتی قێزەوە نەکە بەڵام دەستمام کەپوم گەورەیە چاوم گچکەیە لێوم وایە ئەوە هیچ ئەوە شتە سروشتیە قەت زۆر شەرمە خەڵک لە کوردەواری خۆمان ئەوە وایە ئەوە کورد بابەتی ئینسانەکە وەکو ئینسان هەیە قیمەی جوانیە کچ دەڵێم لەش فرۆشە هەیە قیمەی دەرێ قەیسیە پیاوە بەڵام گەواتە هەیە خائینە بۆیە پێوەری جسم نییە ئەنی منەوەم کار بە گشتی معاناتی خەڵکە چکو بەشێک لە کوردەواری ما مەسەن دەرێ ئەوە شەلا ئەوە کۆرا ئەوەیە هەتا لە سیاسەتی ئەوە مەسەن زۆر دەگوترا عومەرە گوت کۆسرە دوا مەسەلە مەسعودە قوت کاکە عیبە ئەو شتانە ئەوە ئیشی ئەبوچی چۆیە ئەوە ئیشی پارتی وێچێتیە میدیاگانی نەک ئیشی ئێمەیە ئێمە وەکو ئینسان سەیری شتەکان دەکەین ئەو ئینسانە چێچنیە مشکلە نێ گرنگ تاوان نەکە گرنگ خیانەت نەکە گرنگ دیاردەیەکی جوان فرێداتە ناو کۆمەلگا هەر بیر و باوەڕە چی هەیە کێشە نییە ئەمە دەبی گفتوگۆ بکەین بەرحاڵ ئەو جاسمە بەردرا خۆشبەختانە 2 ساعت لەمەوبەر بەس ئەو 13 کەسەی کە هێشتا ئەمر قەبزیان لەسەر ماڵی سابیر ئەلکە بووە هەرچی لە ڤیدیۆکەی لەگە ماڵی تا ئەندێن زۆر بە شاڵاویان گوتێ نەچین تووشی پێکدادان دەبین ئەوان تەلمیحیاندایە کەسی هەر چوونە ئاخیری شاڵاو بەژێی ئەو یەک کەسی کردێ بەژێ ئەوانکەی نەکرد کە تووشن خۆیان ئامادە کردی لەو شەڕێ زانیتیان دەبتە شەڕ ئیتر ئێستاش پارتی وە کارتێک بەکاردێنی ئەوە خاڵێک لە خاڵەکان بەس جاسمەکە بەردرا بەڵام دە 12 کەسەکەی کە نازانم ئێمە قەبزیان پێش دەچی ئیوانیش ڕەنگبی هێور بکرێتەوە بەس ئەمە قەبزیانەوە دەرچووە خەڵکی دیاریش تێدایی ناوێشیتی لە سەربازیەکانیان دوو ئەمە زانیارێکم بڵاو کردەوە بڕوا بکەن یەکەشکەش دوێنێەوەی گوت کۆمەڵێک لەو بەڵتەچیانەی پارتی بەپێ ئەو زانیاریانەی من فەرماندەولار و کێشی زرار بردراینە لە دەشتێ زۆر ئەزیەت دراینە تاان ئەو شتەش زیاتر گومان لە یەکێتی دەکرێت گومان لە یەکێتی ماڵی کۆسرەت دەکرێت لە پای ئەو سوکایەتەی بە شاڵاویان کرد لە ناو بازاڕی ئێکورەیەکێتی خودای ئەو شتانە من ئەو دەمیژوتم ئەوانش کۆمەڵێک شەلاتیان هەیە ئەوە دەکەن ئیتر لێیانداینە و تەسویریان کردیە ئەوە دەقیقم نەی چێ دەگیرێ ناگیرێ من نازانم بەس لێیانداینە و ئیهانەیان کرد نەتەم گوتم کو دەزانێت وتیان سەیری ئەو 12 ڕۆژەی کرد ببوورە کازمە زۆر ببوورە سوپاس بە ئەو بەڕێزەک وایە من هەر بە نووسینەکەش غەڵەتم کرد کازم برای شوانبانی ماریانیە بەربوو ئەوەی ئەم بزانم خراپیان لێدانە خراپیان ئیهانەش کردینە تەسویریشیان کردی بەڕاستی ئەوانە ڤایرۆسن یعنی بەڵام ئەمە لەگەر ئەو ئوسلوبانە نیم بەس بەڕاستی پارتی کۆمەڵێک لەو بۆ ڤایرۆسانەی لە ناو هەولێرێ لە هەموو شوێنەکان چاندیە هەشتی شتی قێزەوەنە دەیکەن
هەرچی قێزەوە کاچ خۆ من تۆ ئەگەر 840,000 تێ چ پێویست بەو ئەبوو چوویە بەجددیمە چ پێویست بەو زەلکاوانەی ئەبوو ڕێیان و ئەستێرە کەریم و سەرکاو و فەرمان دۆلا یعنی بەجددیمە چ پێویست بەو هەموو کچە مۆدیلانەیە ئەگەر 810,000 تەیە لە چ دەدرسەی ئەو شتانە چێ فڕێتان دایتە ناو کۆمەلگای کوردی کچی لە گوندی لوبنانی دەینن هەرچی شتی زبرخانەیە دەیان کەنە لۆگۆ لەناو ئەو کۆمەلگایە دەیان دیار هاوڕێیان حزب و سیستەم من دوایین شت بڵێم حزب و سیستەم زۆر دەوری هەیە ئەوەی لە ڕۆژئاوا ژیابێ ڕۆژئاوا ینی کوردستانی سووریای کە ئەوەیە ئەمن لەوێ ژیام یانی 2000 سەردانی وێندەرم کرد کە لە دیمەشق بووم ئەو ساڵێ بەرلەوەی بێمە وێندەر بڕوا کە زۆر فەقیر و هەژار بن وەزعیان زۆر خراپ بەس بڕۆ ئێستاکە ژنی وێندە چەند کەس ژنی خۆی دەکوژی چەند کەس خەریکی بۆتۆکس و فیلەر و زۆر ڕۆ ئەو شتانەیە بە زۆرە ئەو باشوورەی گردەدەیەوە لەبەرەوەی سیستەمەشکە هەیە چۆنە هەر ئەو کوردەی سوید مەسەڵەن ئەوروپا با ناڵێ سوید هەموو ئەوروپا تاچی کورد تاکەشکەیە لە چاو ئەوەی کورە سیستەمەکەیە ئەو سیستەمە عقلی تاچی کوردی زۆر دەگۆڕیت بۆیە سیستەم و ژینگە دەوریە مەڵێک کۆمەلگاوایە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکە وەکو ئەوەیە لەبەردەستی ئەو پارتی وێچێتیە داگیرکەرانە هەموو ببورن وای لێ دەکەن کاکە شتی پیس هەیە فڕێ لێ دەنێ بڕۆ بزانە کچی کورد زۆربەیان خەریکی چن هەموو با قسە نەکەین یعنی قەزدم لەسەدێ بەس خەریکی کۆمەڵێکشت تاچی کورد کۆمەڵێک خەڵکی گوندی لوبنانی ئەوانە کرایە خوێندنەوە کتاب ینی سەقافەت بوون کادری بە سەدان کادری پارتی وێچێتی و ئیسلامیەکان دێ ببینە بەس زوێن دەدا سەقافەتی پێ نییە گفتوگۆ لەگە بکە هاوڕێیان سوپاسان دەکەم بۆ ئەو کاتێ لەگەڵ منتان کرد من هەرۆ زانیاریانم پێوە دوای ئەو بەشی دەکەم بڵاوی دەکەمەوە و پێشم ئەوەیە بەشێک زانیاری ئەم جار بەجار بڵاو دەکەم بەس لەوەن دەمە پارتی پەیام بدەمە پارتی یەکێتی بڕبورن بەر لەوەی بڕۆم بە ئەوەش بکەم یەکێتیش بە تەمای گۆڕینی دەستگای زانیاریە بە تەمای گۆڕینی دەستگای زانیاریە جەلال ناجی لا بدا پۆلۆ یان هیوا مدیری ئاسایش بکات ئەوەی شێک لە هەوڵەکانەوە هەوڵەک هەیە کە لە شوێنی وەها پەڵەبجەیش ئەو باڵەچێکە بێت نازانم ناوەکەی مەسەلە بیست لەگەر پاڤلی بووە کە ئەوەی دەشکاند و خڕیەکە ئەوەش هەیە لە گۆڕێ ئەوە ختە یەکێتیانی ئەو یەکێتیش بە تەمای گۆڕینی ئەو شتانەیە و شاسوار وەڵی زانیاری وام هەیە چێ 2011 ئەوەکەی توی سوستاند بڕۆ شاسوار بە ئەو زانیاریت دەمێ زانیاریم زۆر لۆ هات هاوڕێیان کو 2011 NRT سوستایە چێ کردی بڕۆ شاسوار دیاری دیفاع مەدەنی بگرە پێ بڵێ ئەو ئینفۆرانە چ لێ کرد بڕۆ پێی بڵێ چێ بوو هاوڕیان سێ برینداری یەکێتی هەبووە هینایتیانەوە هەولێرش وەزعیشی زۆر ئەوە بووە هاوکات چاوڕێیان کورە شاسواریش کۆمەڵێک شتی غێر قانونی کردیە شاسوار هەر ئەو نامەت هەر ئەو دێرە جاری دەرێ خوشکەشی هیچکات مەلی لەبەر لە کوڕەشی ناخوشکە گچکەکەت کارمەندی NRT بوو 1 ساعتیش نەچیە ئەی بە ئەتو ئۆپۆزیسیۆنی حاکمەکان بە 5 دەفتەر و 6 دەفتەر لە جیاتی بە 10 دەفتەری بی مەسەلەن بە 5 دەفتەریان دەدەیە 1 ساعت خوشکەشی گچکەی هەبوو نەجیرە هەر لە وەختی بوو ملی لە خەڵک نا هاوڕێیان من هەر ئەوەندە دەڵێم لەمە دووە ڕەخنە لە شاسواریش دەگرین لەنەوەی نوێژ دەگەین عەلی ئەمە ساڵئیش دەگرین لە هەمووان دەگرین تەجروبەی گۆڕان دووبارە ناکەینەوە بەس چاو بچقێنین چێ لە دژی دەسەڵات شەو شاد سپاس بە ئەو کاتێ لەگەڵ منتان